بینەرانی عزیز سڵاوتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی داواکار لە سەر ڕێگەی گەرمیانین. ئێستا لە دەربەنیخان دەرچوین و نزیکی کەلارین. دوایەوەی چەندین جار داوامان لێکرا کە بین بەرنمەیەک بکەین لەسەر کێشە و کەم و کورتیەکانی ئەم سنوورە. خۆتان نەزانن کە باسی ڕێگای سلێمانی دەربەندیخان کەلارەکرێت هەمیشە بابەتی خراپی ڕێگەوبانەکە کە بە ڕێگەی مەرگ ناسراوە زەق ئەکرێتەوە و باسەکرێت. کێشەکە هەر ئەوە نییە، بەڵکو کێشەکە ئەوەیە ئێرە پرۆژەی بۆ دەرچووە چەندین ساڵە ئەوترێ ئەکرێت بە دووساید و جووتساید وەکو بڕوانن لە پشتی منەوە دەیان ڕێگەی واو دەیان بڵین پارچە و بەشی وای تایە کە تەخت کراوە و ئامادە کراوە بۆ ئەوەی قیرتاو بکرێ، بەڵام ئیشەکان هەروەکو خۆیانن. گەرمیانیەکان بەدەست دەردی جیاوازەوە ئەناڵێنن. بابەتێکی دیکە ئاوی سیروانە. ئاوی سیروان بەداخەوە ئێستا کە لە کامێراکان ببینین ئەم شوێنە کە ئێستا زەراعەتی تیاکرێت و خەڵکیان نیشتەجێیە جاران ئالێرە ئاوی سیروان هەبوو، بەڵام تا دێت ئاوەکە کەم ئەبێتەوە بە شێوەیە کەیتر خەریکە لە چاون ئەبێ. ئەمە کاریگەری هەیە لەسەر وشکە ساڵی، کاریگەری هەیە لەسەر کشت و کاڵ. وەستانی پرۆژەکان لە سنووری ئیدارەی گەرمیان یەکێکە لەو بابەتانەی کە گەرمیانیەکان بە بەردەوامی گلەیی لێەکەن و دەیانەوێت و پێیان باشە و پێیان خۆشە کە دەنگیان بگات بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوانیش لایەک لە سنوورەکە بکەنەوە بە شێوەیەکی باشتر و پرۆژەکانیش بودجە و گوژمەی بۆ تەرخان کراوە، بەڵام داواکەن کارەکان خێراتر بکرێن. بۆ ناوچەی گەرمیان و دەڤەری گەرمیان هاتوین. لە بەرنامەی داواکار هەمیشە ئەوە دووپاتەکەینەوە کە سەردانی هەموو شار و ناوچەکانەکەین، بەڵام کات کەوتووە. تۆ ناتوانین لە هەفتەیەکە هەموو شارەکان هەموو ناوچەکان بگەڕی، بەڵام بەڵێنی ئەوەتان پێدەین کە لە هەر جێگەیەک بن خەمێکی گشتی هەبێ کە پێویست بکات دەنگتان بگەێنین، ئێمە سەردانەکەین و ئەمە هیچ منەتیتیانە و ئەرکی سەرشانی ئێمەیە وەکو ڕاگەیاندن، وەکو پێشکەشکار، وەکو ڕۆژنامەنووس. ئێستا لە کەلارین، لەناو کەلار بە شێوەیەکی گشتی کۆمەڵێ بابەت هەیە چۆتە پێشەوە، بەڵام لە بەرامبەردا کۆمەڵێک بابەتی زیاتر هەیە کە پێویستی بەوەیە لای لێ بکرێتەوە. من بۆ ئەم بەرنمەیە بە سوپاسی زۆرەوە چوار میوانی ئەزیز و بەڕێزم هەیە، هەریەک لە ئەزیزان کاکە ئاراس محەممەد کە چالاکی بواری ژینگەیە سەردەمانێکە لە ڕێگەی کەمپین و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە بەردەوامی هەوڵیان داوە ئەو کارانەی ناڕاستن نەچێتە سەر بیخەنە سەر ڕێگە ڕاستەکە. هەروەها جەنابی کاک مەحموود ئەحمەد مامەخان کە لەناو گەرمیان و گەرمیانیەکانە زیاتر بە ئەبوو سامان مەسوورە، جەنابی شیانەر چالاکێکی بواری مەدەنین زیاتر مەبەستیانە لەسەر ڕێگاوبان قسە بکەنەوە، جەنابی دکتۆر عەبدولموتەڵیب ڕەفعەت کە مامۆستای زانکۆی و پسپۆڕیەکەی لە بواری سەرچاوەکانی ئاو بابەتە ژینگەیەکانە زۆر سوپاس بۆ جەنابیشتان. وەروە تاکە خاتوونی ناو بەرنامەکەشمان خاتو ڕێنا ساڵح کە خۆی ڕۆژنامەنووسێکی دیارە و هەروەها گرنگی بە کەرتی تەندروستیەدا وەکو بواریکاری خۆی بە ڕوخسەتی هەر هەمووتان با لە لای ڕاستەوە لە کاکە ئاراسەوە دەست پێ بکەم. کاکە ئاراس، ئەو کێشانەی کە ئێوە بە بەردەوامی قسەی لەسەرەکەن هەستەکەن خاڵێکی لاوازە کەم و کورتیە لە دەڤەری گەرمیان و کەلار بە تایبەتی چین کە ئێوە گرنگی پێدەن و مەبەستانە دەنگتان بگات زیاتر بگات بۆ چارەسەریش بکرێت. بەڵ وەک دەزانی ئەو شارانەی کە پراوێزن بۆ نمونە هەتا خوارتر پشی لە سنتەر دوور بکەویتەوە کێشەکان زۆرترە بن، چونکە کەمتر ئاوڕیان لێ ئەدرێتەوە، کەمتر بەرچاوەکەون، کەمتر مەسەڵەن بودجەیان بۆ تەرخانەکرێت و خەڵکی هەیە کە خەمیان لێ بخوا لە ئاسی ئیداریە مەبەستمە. و ئەو کێشانەش کەلار بە دیاریکراوی ئەتوانم بڵێم لە دوای 2005 و 2006ەوە هەمیشە کۆمەڵی چالاکوان و ڕۆژنامەنووس و کۆمەڵی خەڵکی خۆبەخش هەبوون کە ئیشیان بۆ کردووە. و لەم دوایانەشا کە بێمە سەر کاتی ئێستا
ئێستا ئەمەیەکە لە مشکلە گەورەکانمان بۆ نمونە ئاسکەکانی دەشتی گەرمیان ئاو نییە بیخۆن ڕۆژنامەنووس و چالاکمان بە تەنکەر ئاوی بۆ ئەبا مشکلەی گەورە ئەوەتانی مەسەڵەن گەرمیان و کەلارەکان هەمیشە لە کاتی شەڕابیریان دیەکرێتەوە هێڵی وەکو بەرگری وەکو هێڵی درع بەڵام لە کاتی ئەوە کە دێتە سەر خزمەتکردن لە بیرەکرێت باش من دێمەوە خزمەتت کاک ئارازگیان کاک مەحموود بە نسبەت ڕێگاوبانەوە یعنی من بە شێوەیەکی ڕۆژانە نامم بۆ دێ لە پەیجەکەم زۆربەی ئەوانی داواکەن بێمە ئەم ناوچەیە بەرنمەیە بکەم تەرکیزیان لەسەر ڕێگەوبانەوە بە دیاریکراوی ئەو جووتسایدەی کە لە بینی کەلار و با بڵێن کەلار باوەنوربانی خێڵان دەربەنی خانە ئەم ڕێگەیە ئەوەنەی ئێوە بە دوواداچوونتان کردووە بۆ هێندە دواکەوتووە کێشەکەی ئەم ڕێگەیە چییە کە چارەسەر نابێت چکە من بیرمە ینی خوێندکاری زانکۆ بووم قوتعە نووسرا بوو لادانی کاتی هێشتا هەر لادانی کاتیە نازانم ئەم لادانی کاتیە کەی کۆتایی دێت ئەم کاتیە کەیە بێ بە هەمیشەی کەی کۆتایی دێ قوتعەکە لابن بێ بە ڕێگەی خەڵک توانیات شۆی لەسەر بەڵێ بەڕاستی سەبارەت بە ڕێگای کەلار دەربەنیخان جووتساید کە قەرارەکەی دەرچوو ساڵی 2013 بەڕاستی خەڵکی گەرمیان هەموو دڵخۆش بووین بە ئەو پرۆژە وەکو ئێستا جەنابەت ئاماژەت پێی کردووە ئەو ڕێگا بەڕاستی پراوێز خراوە ئەو ڕووداوانە کە ڕوو ئەدا ڕۆژانە کارێکی دڵتەزیێنە بۆ خەڵکی گەرمیان و ئەدونی چەنەهای مردومان هەیە چەنەهای ئەنداممان هەیە چەنەهای سیارەمان هەیە بە ڕووداوەکانە ئامارەکان لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئێستا ئەزانن مانگانە ساڵانە چەند سیارەمان هەیە بە ڕوودا و ژمارەکەی تۆمار کراوە. باش من دێمەوە خزمەتت سوپاس دەکەم کاک مەحموودیان دکتۆرگیان دیارە وەکو لە سپۆریەکەتانە ڕوونا کە ئێوە لە بواری سەرچاوەکانی ئاو ژینگە ئیشەکەن ئەوەی بەسەر ڕووباری سیروانە هاتووە ئەکرێ بڵین دۆخێکی ئاسایی نییە و نابێ بە ئاسایی وەربگیرێ چکە لە داهاتووە لێکەوتەکانی زۆر گەورە بێت و ڕەنگە کارەساتی ژینگەی لە دوای خۆی دروست بکات. بەڵێ خۆی لە ڕاستیدا ڕووباری سیروان سەرچاوی یاتوانین بڵێن شادەماری سەرچاوەکانی ئاوە لە ناوچەی گەرمیان و گرنگێکی زۆر گەورەی هەیە لەم ناوچەیە تەنانەت بۆ ناوچەکانی خواروی گەرمیان بەڵام بەداخەوە وەکو پێویست تا ئێساکە گرنگی پێ نەدراوە و ئەوەی ڕوئەدا لە ڕووباری سیروان بەڕاستی کارێکی زۆر نائاساییە و ئاماژەیەکی زۆر مەترسیدارەوە هەڕەشەیەکی زۆر گەورەی لەسەر سەرچاوەکانی ئاو بۆ ئەم ناوچەیە بەداخەوە حکوومەت تا ئێساکە وەکو پێویست ئیشی جددی لەسەری نەکردووە وەکو بەڕێستان ئاگادارن ئێران پرۆژەیەکی زۆر گەورەی لەسەر ڕووباری سیروان دروست کردووە کە بۆتە هۆی ئەوەی 70% لە ڕووباری سیروان دابەزێنراوە هەروەها ئێمە 30% لە ناوچەکانی هەرێمی کوردستانەوە دابینەکرێ بەڵام بەداخەوە ئەو 30% وەکو پێویست ئێمە استەغلالمان نەکردووە و تا ئێساکە نەمانتووە وەکو پێویست سوودی لێ ببینین چونکە تەجاوزێک و زیادڕەوەیەکی زۆر لەسەر ڕووباری سیروان ئەکرێ بەبێ ئەوەی حکوومەت هیچ ئیشێکی ئەوتۆ بکە بۆەوەی ڕێگریان لێ بکە بەداخەوە ئێمە شتێکمان نییە لە هەرێمی کوردستان بەناو بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاوە بە شێوەیەکی زانستی ئەوەی هەیە بە شێوەیەکی هەڕەمەکی ئاو بەڕێوە ئەبرێ و تا ئێساکە وەکو پێویست سوودمان لە ڕووباری سیروان وەرنەگردووە نە لە ڕووی کشت و کاڵەوە نە لە ڕووی ئاودێرەوە نە لە ڕووی گەشت و گوزاریشەوە بۆیە دۆخەکە زۆر ناهەموارە و ئەبێ چاوەڕوانی خراپتر بکەین ئەگەر چارەسەر نەکرێ ئەم دۆخە لە داهاتوودا ینی چالاکەکان بڵێنە و کەسانی کە لە گەرمیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چالاکن بە تایبەت فەیسبوک بابەتێکم خوێندەوە ئاڵێن ئاوی سیروان ئاوی ڕووباری سیروان لە گیانەڵایە لە یانیا لە کۆتا ساتەکانی وایە بەتەکید ئەگەر وەزعەکە ئاوا بێ خراپتریش دەبێتەوە چونکە من شتێکت پێڵێم یعنی تا چەند ڕۆژێ پێش ساکە ئێمە لە وەرزی کۆکردنەوەی ئاوا بووین بەڵام ئیساکە ئێمە هاین وەرزی ئاوینە باشە ئەگەر وەزعی ڕووباری سیروان بەم شێوە بێ لە مانگی 5 و لە مانگی 6 ئایا لە مانگی 7 و 8 ئەبێ چی وەزعێکی هەبێ ئاو ها لە مەترسیە نەک تەنها بۆ ناوچەی گەرمیان لە هەموو جیهانە زۆریەوە خەتێکە زۆری لەسەر ڕووباری سیروان بەس گەرمیان نییە خۆتان نەزان سوپاس دەکەم دکتۆریان ڕێناسخانەوە دیارە زیاتر گرنگیە دەن بە بواری کەرتی تەندروستی منیش لەم بەرنامەیە مەبەستمە هاوێنەیەکی گشتی و گەورەی کەم و کورتیەکان بگوازمەوە ئەوەندەی بکرێت دۆخی کەرتی تەندروستی لە گەرمیان دیارە من لە ماوەی ڕابردوویشم لەسەر کردووە بە بەردەوامی لە سەردەمی دۆخی کەرنتینە و کۆرۆنایە هەر هەموو هەفتەیەک یعنی ئەکرێ بڵێن بە بەردەوامی ئەمە لامان لەم بابەتە کردوێتەوە گلەی هاوڵاتیان هەیە ناوە ناوارەوە نازانی
گلەی لە نەخۆشخانەیەکە کرێ وەکو کاکاراز باسی کرد گلەی لە پزیشکێکە کرێ گلەی لە بەڕێوەبەرێکە کرێ ئەمە بە بەردەوامی هەیە دۆخی کەرتی تەندروستی لە گەرمیان ماوەیەکە بێدەنگی لێکراوە ئایا ئەمە بەمانای ئەوەیە کە دۆخی کەرتی تەندروستی تۆزێک باشتر بۆ شکوریان بابەتەکە چییە؟ ڕەنگە ڕاست بێ بڵێن تۆزێک گۆڕانکاری تاکراوە قسەیەتوانین بڵێن ڕاستە بەڵام بە شێوەیەکی گشتی کەرتی تەندروستی وەکو خۆی ماوەتەوە چونکە لە بنەڕەتەوە گرفتی هەیە کەرتی تەندروستی لە گەرمیانە ئێمە وەکو یەکەی چاودێری ماوەی 2 ساڵ چاودێری کەرتی تەندروستی گەرمیانمان کە 24 راپۆرتی بنکۆکاریمان ئامادە کرد و داوامانە بە وەزارەتیش کە چەند هەفتەی پێشوو وەزیری تەندروستی خودی خۆی وەڵامی راپۆرتەکانی داوەتەوە لە گەرمیانە ئێمە وەڵامەکان قایلکردن وەڵامەکان ئومێد بەخش نین تەنها بەڵێنە ینی ئێمە لەو چوارچەوەی بینەوە کەمە بەڵێنێک بێت ئەگەر بەڵێنەکەت بچێتە بواری جێبەجێکردنەوە ئومێد بەخشە بەڵێ چونکە یەکێک لەوانە کە ئێمە باسی بکەین لە گەرمیانە کێشەی بینای تەندروستیمان هەیە ئەمە کە کێشە بنەڕەتێکەیە تۆ خەڵکی گەرمیان نزیکی 500,000 کەسە بێت بە دوپەی دوایین ئامار نەخۆشخانێکی گشتی هەیە لە کەلارە کە سەر جەم گەرمیان و ناوچوودا بڕێنراوەکانش نەخۆش دێتەوە بۆ ئێرە ئەگەر خۆتان بینی بێتان مەساحەی نەخۆشخانەکە چەنە دواتر دێنە سەر میلاکی پزیشک ڕاستە ژمارەی پزیشک زیادی کردووە بەڵام چ جۆرە پزیشکێک کە تۆ ئیدارەیەکی باش نادرێت چونکە ئێمە نەخۆشخانەی فریاکەوتنمانەیە ئەبینین تا ئێستا پزیشک نایەتەوە بۆ سەر نەخۆشەکەی چەندەی حاڵەتی کتوپڕ و گەرمانە بووە پزیشک ئەسڵەن وەڵامی پەیوەندی تەلەفۆنەکەی نەداوەتەوە ینی کەم و کوڕیەکانی کەرتی تەندروستی بەگشتی زیادی کردووەوە بە دیاریکراوی ینی بابەتی بەشی فریاکەوتن لە ئاستی چاوەڕوانی خەڵکانیە خراپە لە ئاستی چاوەڕوانیانە چونکە گەر بڕێتە ناو خەڵک ئێستا قسەی خەڵک وەربگا ماڵ و خێزانیە لە گەرمیانە گلەی نەبێ لە نەخۆشخانەکان و لە کەرتی تەندروستی لە گەرمیانە ینی ئەوە شتێکە هەموو خەڵکی گەرمیانی گرتوێتەوە بەنسبەت ئێمە حاڵەتی دیکەشمارە بنکە تەندروستیەکانەکە لە گوندەکانی گەرمیانن باوەڕەکەنێکی لەو کارمەندە تەندروستیانەی لەوەیە ئەڵێ ڕۆژانە خۆم بۆکسی دەرمانەکانە بەمەوە بۆ ماڵەوە چونکە پلەی گەرماگاتە سەر و پەنجاب لە چۆنە بێ دەرمانی تەندروستی تۆ لەوێ دابنیتەوە ئەڵێ ئەی بەمەوە بۆ ماڵەوە بەیانی کە دێمەوە دووبارە دەرمانەکان ئەهێنمەوە سوپاس دەکەم ڕێناسخان حتمما دێمەوە خزمەت کاکاراس بەنسبەت ینی ژینگە و سەوزایی کۆمەڵێ باس کرد بە دوواداچوونەکانتان کردووە هیچ بە دوواداچوونێکتان هەیە لە بواری ڕێگە و بانەکانی گەرمیان و گلەی خەڵکو و بەکوێ گەیشتووە یانە و کێشانەی لەناو کەلار وەکو سنتەر نەک ڕێگەی دەرەوەی شار هەیە و لە پرۆژەکان لە دابشکردنی پرۆژەکان لە نازانم دروستکردنی ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجەکانی ئێرە بۆ ئێو هەموو توانایە نەچێ بەرەو سلێمانی نەچێ بەرەو هەولێ لە کۆتای پرسیارەکەتەوە من دوێنێوپێرێ بە دوواداچوونم بۆ کرد لەسەر مەسلەی کۆچ ینی ئەو گەنجانەی کە لێرە و توانامرۆیانەی کە ئێرە بەجێڵن مەسەن ئەچون بۆ سلێمانی ئەوانەی کە لە کفریۆ دێن بۆ ئێرە ینی ئامارەکە زۆر مەترسیدارەوەی من وەرم گرت نییە لە هەفتەیەکە 10 ماڵ 12 ماڵ لە کفریۆ نەیە بە کەلاروە لێرە شەوە 15 ماڵی نەچێت بۆ سلێمانی ئەمە هەمووی لە دەستچوونی توانایە لە سنوورەکە ئەوجا ئەگەر تۆ سەرچاوەیەکشی نەبێ پشتی پێ بەسی شارەکە و شارێکی مردوو بێت تەنها هێڵەکە بێ بۆ نمونەوەکو باوەنور یاوەکو دەربەنی خان بڵێن شوێنێکی وانە بێت تەنها ئەکرێبی کێتە گەشتیاری ئێمە دەواازەی پەرۆستخانمان هەیە کە ئەکرێ سەرچاوی کار بێت بەڵام بەداخەوە ئەوەندەی ئەوێش فرتوفێڵ و هێنان و بردن و مەسلەی قاچاقشێتی و مەسلەی دەست بە سەراگرتن و مەسلەی پۆڕکاری کۆمپانیەکان و مەسلەی دەوروبەری مەسوولەکان کردنەوەی نووسنگەی هاوردن و بردن ئەمە مشکلی دروستکرەوە بە خەڵک ناتوانێت و هەر خودی دەواازەکەش کە ڕۆیانی هیچ لە دەواازەیەک ناچێت تەنها خۆڵێکی احتیادیە و کە 24 ساعتە پوتۆز ینی ڕۆیشتی ڕێگاکە ناخۆش بووی ترە زای نزیکی بەتەکیت لەم دیوی خۆمانەوە لە هەرێمی کوردستانەوە بە دیوی ئێران تەنها 30 متر ئینەتی بەڵام ئەو چونکە وڵاتە و خزمەتی کراوە و خەمی لێ خوراوەکو دەواازە سەرچاوی داهاتە لەوێ بڕانەوەکو دەواازەیەکی نێودەڵەتی تەعاملی لەگەڵا کرد بەڵام دەواازەکە لە دیوی ئێمەوە تەنها پارچەیە خۆڵە لە هاوینە و لە زستانیشە قڕێکی لیتەیەکی فراوانەکە ئینسان ناتوانێت ڕێکیا بکە ئەمە ینی هەم دەواازەکان و بلۆکە نەوتەکان سەرچاوی کارن بۆ ئێمە سەرچاوی داهاتن بۆ ئێمە و ئەجگەلەوەش پێم وتی ڕووباری سیروان دەکرێت سەرچاوی داهات بێ بۆ ئێمە ینی ئەو هەموو داهاتی کە لە کەلار بەدەسەکەوێ ئەو هەموو داهاتی کە لەم سنوورە هەیە ینی هیچ نەبێ بە خەڵکەکەی ڕاببینن کە با چوار حەزەکەم ئەو بابەتی زۆر گرنگی و ڕژان حەزەکەم مناقشەیەکیشی بکەم لەگەڵ کاک مەحموودە ینی نەوتە لە کەلار هەیە لەم سنوورە هەیە ئاوە ڕووباری سیروان هەیە خاکە پانتاییە کە یەکێکە لە تایبەتمەندی و مقەوماتەکان هەیە خەڵکی باش و بەتوانە و دڵسۆزە بوونی هەیە مەرز و خاڵی سنووریە هەیە هەموو ئەم تایبەتمەندیانە لەم سنوورە هەیە
هەستەکەی نەخراوەتە خزمەتی خەڵک و گەنجەکانی ئەم سنوورەوە؟ ئێمە ئاماژەمان پێی کردووە بەم قسانەی جەنابدا و من جەنابی مدیری گومرکی هەرێم هاتوۆتە کەلار لە بەیزا دانیشتنێکمان کرد لەگەڵیا ئێمە وتمان بەڕێز کە تۆ هاتە بۆیرە بۆ چارەسەرکردنی گرفت نەک بۆ دانیشتن و چاوپێکەوتن. ئێمە داهاتێ زۆرمان هەیە لە گومرکی پەروێزخانەوە. ئێستا تاجرێکی ئێرانی بێتە ئەم دیوە بێت لەگەڵمانە قسە بکە لەگەڵ تاجرێکی عێراقیە جێگایەک نییە دانیشێک پەرداخی ئاوی تیا بخوا. دکتۆر بەنسبەت ینی ئاوی سیروانەوە من هەر لەسەر و بابەتە ئەوەستم هیچ ڕێگەیەک هەیە بۆ ئەوەی لەو مردنە بەداخەوە حتمیە ڕزگار بکرێ ینی حکوومەتی هەرێم بۆ نمونە بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ لێرە وەزارەتی کشت و کاڵ شتێک هەیە بتوانن بیکەنیان لە دەستی ئەوانە نەماوە. وڵێ بەنسبەت ڕووباری سیروان خۆتان نەزانم مەترسێکی زۆر گەورەی لەسرە ئەمیش بە چەند ڕێگەیەک چارەسەرەکرێت یەکێک لەو ڕێگایانە بۆ نمونە ئەبێ ئێمە بتوانین کاری دیبلۆماسی بکەین لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە بۆ بتوانین لەگەڵ ئێرانە گفتوگۆ بکرێت و بگەینە نەتیجەیەک اتفاقێکی نێودەوڵەتی بکرێت چەند لایەنێک ئامادەی بن چەند لایەنێکی نێودەوڵەتی بتوانین مافی ئاوی خۆمان وەرگین لەبەرەوەی ئەو ئاوەی کە لە ڕووباری سیروانەوە تێت لە ئێرانەوە ئەمە مافی مێژووی ئێمەی تایە و مافی ئێمەیە داوای بکەین بەڵام بەداخەوە تا ئیساکە ئیشێکی ئەوتۆ نەکراوە لە لایەکی ترەوە حکوومەت بۆ نمونە حکوومەتی عێراقیان حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانن زەڵتێکی زۆر لە ئێران بکەن لە ڕێی ئاڵوگۆڕی بازرگانیەوە بۆ نمونە ئەتوانین لەگەڵیان نابی بڕینەوە بۆ ئەوەی مافی ئاوی خۆمان وەرگین بەڵام بەداخەوە زۆر قەناعەتم بەو کارە نییە نە حکوومەتی عێراق بیکە نە حکوومەتی هەرێمی کوردستان بیکە ئەوەی ئەمێنێتەوە تەنها ئەو سیلە سەتەیە کە لە ناوخۆی وڵاتەوە دابی نەکرێ ئەبێ ئێمە لە ئێستادا هەوڵی جدی بدەین بۆ ئەوەی بتوانین ئاوی ڕووبارەکانمان بە شێوەیەکی زانستی بەڕێوە ببین بەداخەوە ئەو تەجاوزاتانەی ها لەسەر ڕووبارەکان مەترسێکی زۆر گەورەیە بۆ ئایندەی ئاو لە هەرێمی کوردستان بەداخەوە ئێمە 10 ساڵ زیاترە باسی ئەوەکەین کە لەسەر ڕووباری سیروان ئەبوایە بەلانی کەمەوە 3-4 بەنداو دروست بکرایە چەند بەنداوی دروست کراوە بەڵام تا ئیساکە 10% ئیشەکانی تەواو نەبووە ئەمانە کێشە و گرفتن ئەگەر ئەو کێشە و گرفتانە چارەسەر بکرێن بە تاکید ئەو سیلە سەتەی کە ئەمێنێتەوە ئێمە توانین وەکو لە ڕووی زانستیەوە وەکو پێویست سوودی لێ ببینین. سپاسانەکەم خۆی سیر لەوەیە لە زۆربەی شوێنەکان ئەچی پرۆژەکە دەستی پێ کردووە 10 لە 125 تەواو بۆ بەڵامی تر لە دوایەوە وەستاوە بەنداوەکانی شەر بەو دەردەچوون ڕێناسخان من لە کۆتایی وردە نزیکە بمەوە بەس کاتیەوەمە بێ دواتر یەک داواکاری دیکەتان وەربگرم چ خەمێکی دیکە هەیە بە نسبەت کەرتی تەندروستیەوە کە ئێوە بە دوواداچوونتان بۆ کردووە و هێشتا هەر خەمە و بە گرنگی ێزانن جگە لەوانەی کە ئاماژەت پێ کرد. لە کوردستانە باسی مافی مناڵەکەن لە گەرمیانە نەخۆشخانەی تایبەت بە مناڵانمان نییە ئەو نەخۆشخانە سەدقەڕێوەڵە تایبەت بە مناڵان دروست دەکرێت بەڵام کە بینیم ڕای گشتی لەسەر دروست بۆ کە بکرێتە نەخۆشخانەیەکی گشتی ئەو یەکێکە لە کێشەکان کە یانەوە بیگۆڕن یان نەخۆشخانەی تایبەت بە ددانمان هەیە لە گەرمیانە تا ئێستا بەشێک و سنتەرێکەیە بەڵام وەکو پێویست خزمەت بە نەخۆشی گەرمیان ناکە بەردەستی وەزیری تەندروستی هەمووی کراوەتە بەدەستی بەخۆی لە ئەسڵا ئیشی ینی ئیداری تەندروستی گەرمیانەکە ئەمە بگەێنێ کە ئەوە گەیاندوشتانە ئیشی وەزیری تەندروستیە بە دوواداچوونی بۆ ئیشی وەزیرە و بەڕێبەری تەندروستیش پێگەیاندە تەنانەت ئەوەی گەرمەوەی باسی ئەوەی نەخۆشخانەی ددانەکە بکەم کە ڕەنگەمە سێ بێ بەلای خەڵکی گەرمیانەوە 185 تەواو بووە بیناکە تەواو بووە وەکو هەیکەل بەڵام چەند شتێکی با بڵێن ئیداری و ئەوانەی ماوەکەچی چەند ساڵ هەروکە خۆی ماوەتەوە یعنی هەنێ شتەیە لێرە پێویستی بە ئیدارەیە. دکتۆر کۆتا پەیام و داواکاری خۆت زۆر پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئیشی جدی لەسەر تەواوکردنی بەنداوەکان بکات چونکە ئێمە گرفتی هاوسەنگی ئاو هەوامان هەیە لە ناوچەی گەرمیانە بۆیە ئەبێ بەنداوەکان تەواو بکرێن بەڵام نەک تەنها بۆ کۆکردنەوەی ئاو ئەبێ پرۆژەی لەسەر بێ تەواو زانستی بێت دەست و چاوت خۆت بێ کاک مەحموودیان. داواکاری سەرەکیم لە سەرۆکی حکوومەتی هەرێم هەیە و جێگری سەرۆکی حکوومەت خۆیان بێنە سەر خەت ڕاستەوخۆ بۆ جێبێجێکردنی ئەم پرۆژە لا لە گەرمیان بەڵێ کاکارەس کۆتا داواکاری زۆر بە سەراحەتەوەی ئەبێ دەستی حکوومەت زاڵ بێ بەسەر دەستی حزبە ینی حکوومەت لە سێبەری حزبانە بێ و ئەم شارەش تەنها 3-4 بەرپرسی تایە کە هەموو داهات و خێر و بێرەکەیان خواردووە توجاری ئاو و خاک و ئاگر و خوێنی ئەم شارەشن. سپاسانەکەم کاکە ئاراز کاک مەحموود دکتۆر عەبدولمتەڵیب خاتوڕێناس ماندوو نەبن ئێمەش بەڵێ نەدەین کە چیمان پێ بکرێت لە گەیاندنی ئەم داواکاریانە نەکەڕێندە بە دوواداچوونیش بۆ جێبەجێکردنی ئەم داواکاریانە بەکوێ گەیشتووە لەکوێ کورتیە ناوە ئێمە بەڵێن ێوادەین کە بە بەردەوامیشی لەسەرکەین و ماندوو نەبن لە شتان ساوی.
بەڵێ ئەزیزان بۆ بەدواداچوون بۆ داواکاریەکان سەبارەت بە ڕێگەوبان سەبارەت بە و جووتسایدەی نێوان کەلار دەربەنی خان سلێمانی هاتوینەتە خزمەتی ئەندازیار عەدنان خەلیل بەڕێوەبەری ڕێگاوبانی گەرمیان بۆ وەرگرتنەوەی هەندێک وەڵام ئەوترێت ئەمە ڕێگەی مەرگە بەڵام جێبەجێکردن و تەواوبوونی زۆر دواکەوت با لەو ڕێگەیەوە کە یەکێک لە پرۆژە استراتیژیەکان بە نسبەتەوە بە نسبەت کابینەی نوێیەمەوە بەڵام وەکو پێویست نەچۆتە پێشەوە لە سەدا چەندی تەواو بووە و هۆکاری دواکەوتنەکان چی؟ بەڵێ سوپاس بۆ بەڕێستان ئەم پرۆژەیە قۆناغی دووەمی دووسایتکردنی نێوان کەلار بۆ شاری دەربەنی خانە درێژی ئەم قۆناغە 41 کیلۆمەترە بودجەکەی نزیکەی 138 میلیارد دینارە لە ئێستادا 56% تەواو بووە هۆکاری دواکەوتنی ئەم پرۆژە ئێمە لە 19/12/2017 دەست بەکار بووین لە پرۆژەکە بەڵام هەر لە سەرەتاوە نزیکەی ساڵ و نیوێک هیچ بودجەیەکی بۆ تەرخان نەکرابوو و هیچ بودجەیەکی نەبوو لەبەرەوە ئەم پرۆژە خۆی پرۆژەی کابینەی هەشتەمە لە نوێمیش بەردەوام بەڵێ لە 19/12/2017 دەست بەکار بووینە لە پرۆژەکە لە کابینەی هەشتەم و دوای ئەو ساڵ و نیوە شایستەدارایەکانی بەڵێندەر خەرج کرا و توانرا ڕێژەیەکی باش ئەنجام بدرێەوە دوای ئەوە لە کابینەی نوێیەمە لیژنەیەک پێکێنرا بۆ پۆلێنکردنی پرۆژەکانی کۆی هەرێمی کوردستان و ئەم پرۆژەیە بە پرۆژەیەکی استراتیژی و گرنگ و پێویست پۆڵێن کراتەوە کابینەی نوێم بڕیاری ئەوەیدا کە بە بەردەوامی پێشینەکانی بۆ تەرخان بکە ئەمە بابەتێکی زۆر گرنگە یعنی ئەمە ڕێگەیە کە بەداخەوە هی ئەوەیە لە ڕێگەی مەرگەوە ناوی ڕێگەی ژیانی خەڵک زۆر ماندووە و بەشێکی ینی لە نیوە زیاتری پرۆژەکە چۆتە پێشەوە قۆناغەکانی جێبەجێکردنی تەواو بوو وەکوتم قۆناغی یەکەمی 24 کیلۆمەترە 100% تەواو بوو ئەوەی سە لە خزمەتی هاوڵاتیانەوە بەکاردێ و ئەو قۆناغەکەی تریشی کە 1 کیلۆمەترە 54 لە سەتی تەواو بووە و بێگومان ینی بە تەواوبوونی ئەم ڕێگایە بەدەر لەوەی کە ڕێگایەکی ئەوەی کە بەڕێستان باست کرد کە ڕێگایەکی لە مەرگەوە ئەبێ بەژیان لە هەمان کاتە ڕێگایەکی استراتیژی و گرنگە چونکە ئێمە چەندین مەرزەیە لە سنوورەکەمان مەرزی پشتە مەرزی پەروەزخان بەستنەوەی هەرێمی کوردستان بە وڵاتی عێراق و ئێرانیشەوە یعنی ئەم ڕێگایەکی استراتیژی و گرنگە بۆ هەرێمی کوردستان خەڵکیشەوە زیانی ماڵی و گیانی لێ ناکرێت بە بەردەوامی ئێمە لەم ڕێگایە بەهۆی خراپی ڕێگاکەوە کە هۆکارێکی سەرەکیە ئازیزانمان لە دەست ئەدەین و ڕەنگە هەر لەم مانگەدا چەندین ڕووداوی هاتشۆی دڵتەزیێن لەم ڕێگایە ڕوویدابێت باشە من دوو پرسیارم ماوە زۆر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم لە وردە گفتوگویەکی پێش بەرنامەکە باست لەوە کرد کە ڕێگەی کەلار کفری ڕێگە سەرەکیەکە 99% زیاتریش تەواو بووە ئەمە کۆتا زانیاری لەسەری چییە و پرسیاری دوو هەمیشم جەنابتان وەکو خۆتان بەڵێنی ئەوە بە گەرمیانیەکان نەدەن کە بەردەوام بن لە بەدواداچوون و کۆڵ نەدەن تا گوژمەیەکی دیکە سەر بکرێتەوە و لەو خاوخلیچیە بێتە دەرەوە تۆزە خێرابێیشکردن ئینشاءالله ئێمە ڕاستی ئەوەی کەلار کفری سوپاس بۆخوا تا ڕادەیەک باش چووەتە پێشەوە 4 قۆناغ بۆ 3 قۆناغی 100% تەواو بۆ قۆناغی چوارەمیش وەکو ڕێگا سەرەکیەکە بەدەر لەوەی ڕێگای چەند گوندێکی تری لەسەرە ڕێگا سەرەکیەکە نزیکەی 99% تەواو بووە و ئینشاءالله لەم ماوەیە ئەو 1% تەواو ئەبێ هەرچەندێ بە سستی کار ئینشاءالله ئەوە کارمان بۆی کردەوە لەوە بەوەیشە حکوومەتی هەرێم و ناوچەی گەرمیان و کابینەی نوێم ئەبێتە خاوەن 34 کیلۆمەتر ڕێگای دووسایت کە لە شاری شاری کەلارۆ دەست پێکاتاوە کە ئەگاتە شاری کەفری کە وەکو لە هەمان شێوەک ڕێگای کەلار دەربەنی خان ئەمی ڕێگایەکی استراتیژی و گرنگە بۆ ناوچەکە و بۆ حکوومەتی هەرێم و بۆ پرسیاری دووەمە من بەرنامەکەم ناوی داواکارە بۆیە زۆر بە دوای بەڵێنی بەرپرسانەوە بەڵێنی ئەوادن کە کۆڵ نەدەن ئەگەر پێویست کە جارێکی دیکە دەجاری دیکە سەردانی وەزارەت بکەنەوە تا پارەیەک سەرفەکەێتەوە چکۆیەوە توان فشار دروست بە بەردەوامی و بە هیچ شێوەیە کۆڵش نادێنەوە بەردەوام ئەبێن بەڵام تەرخانکردنی بودجە لە دەرەوەی دەسەڵاتی ئەوەی ئێمە ئەوەی لەسەرمانە ئەرکمانەوەی داوا بکەین و بەردەوامی داواکەین و بە بەردەوامی نووسراوەکەین چی بۆ ئیدارەی گەرمیان چی بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە بە ڕێزیشان بەرزیان کردێتەوە بەڵامی تر وەکوتم بەهۆی قەیرانی دارایەکەوە تاوەکو ساکە و بودجەیە بۆ ئەم ساڵ بۆ هیچ پرۆژەکان خەرج نەکراوە بەداخەوە ئەوش ئەو گرفتەی دروستکردەکەی سەبەر ڕێستاماسی زۆر سوپاسانەکەم جەنابی ئەندازیار عەدنان خەلیل بەڕێوەبەری ڕێگاوبانی گەرمیان زۆر سوپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان و سوپاسکەم دەرفەتت پێبەخشید.
بۆ ئەم بەشەی بەرنمەکە بە سوپاسەوە میوانداری کاک جەلال شێخ نوریم کردو سەرپەرشتیاری ئیداری گەرمیان سپاس بۆم دەرفەتە کاک شێخ گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئێوە لە ئیداری گەرمیان پانتاییەکی فراوانتان هەیە و لەگەڵ پانتایەکە ژماری دانیشتوان تا بێ زیادەکە و لەگەڵ زیادبوونی ژماری دانیشتوانیش حتمما داواکاری لەسەر پرۆژەکان زیادەکە بەڵام دیارترین پرۆژە کە من پێم خۆشە دەستپێکی بەرنمەکە لەگەڵ جەنابتان باسی بکەم ئەم جووت سایدەی نێوان با بڵین کەلار باوەنور دەربەنی خان سلێمانی حەزەکەم بزانین ینی وەڵامتان چێ بۆ و داواکاری خەڵکە لەوەی کە ئەڵێن پرۆژەکە خاو ئەڕوا بەڕێوە زۆر سپاس بەخێر بێن وەکو بەڕێدا داماژت بۆ کرد ئیداری گەرمیان ڕاستە ئەو سنووری کە ئێستا لە هەرێم ئیدارەیە درێت بەڵام بەشێ لە ناوچەکانمان دەرەوە ئیداری هەرێمیە واتە لۆدی زۆری شوێنەکانی تر هەر لەسەر ئیداری گەرمیانە کە وەکو تەنانبرێت ئاو کارەبا تەندروستی بەڵام بۆ خۆتان نەزانن ئیدارەی دەرەوەیە و سەر بە حکوومەتی فیدراڵە ناکری ئێمە خۆمانی لێ بە دەرکەین بۆ منە خانەقین قەرتەپە جەبارە دۆستخورماتوو ئەمانە بەشێ لە فەرمانگەکانیشمە لە ناو ئەو شوێنانەی کە هەیە باس کرد بێگومان دێمە سەر ئەو شەقامی کە جەنابەت باس کرد بە دووسایدکردنی ڕێگەی کەلار دەربەنیخان هەنگاوی یەکەم لە کەلارەوە جێبەجێ کرا تا نزیک باوەنور یاخود تا گوندی سەی مەحموود قولەبەرز لەگەڵ دانانی بەردی بناغا بۆ بەشی دووهەمی کە بە دووسایدکردنیتی لە گوندی قولەبەرزەوە تاوەکو دەربەندیخان دوای ماوەیە لە کارکردن بەداخەوە تووشی قەیرانی دارایی و دابەزینی نرخی نەوت و شەڕی داعش بووین ئەوە وای کردە پرۆژەکە ڕابگیرێت لەگەڵ دەستپێکردنەوە جارێکی تر هاتنی شەپۆلی ڤایرۆسی کۆرۆنا مەخۆزان جیهانی گرتەوە و کوردستانیش کاریگەری خراپی لەسەر کەوت ینی بەڕاستی بوونی ڤایرۆسی کۆرۆنا دیسان کاریگەری کردە سەر داری وەزعی دارایی و ئەوە بوو نرخی نەوت جارێکی تر دابەزیەوە و کاریگەری زۆری کرد لە ڕووی داراییەوە لە ڕووی موچەوە لە منەکانەوە پرۆژەکان ڕێگیرە بەڵام لەگەڵ ئەوەشدا ناوە بەناوە بودجێ بۆ تەرخانەکرێت هەر جارێک بە پێی ئەو بودجەیە کە تەرخانەکرێت بۆ بەڵێندەر ئیش دەکاوە دوای ئەو بودجەی دوای ئەوەی کە حکوومەت تەمبیلەکرێت تەمبیلەکەی تەوا بوو بەڵێندەر ئیمکانێتی ئەوەی نییە پرۆژەکەی ڕاگیرێت ئێستا کرێ بڵێن ئەو پرۆژەیە ڕاوەستاوە ئەو پرۆژەیە سەر ڕاوەستاوە بەڵام ئیشی تایە بە شێوەیەکی زۆر لاوەز لێرە و لەوێ لە شوێنێک کە لە پردێکی بچووکە یاخۆ هەندێک جار قەنتەرەیە ینی ئەوە پێ ناوەتیە ئیش بەڕاستی بۆی دڵخۆش بین ئەو ڕێگەیە خۆتان نەزانن ڕێگەیەکی استراتیژیە بە دووسایدکردنە ئەوە جگە لەوەی ڕێگەیەکی استراتیژیە ڕێگەیە کە بەڕاستی خەڵک لە مەرگە گەڕێنێتەوە خۆتان نەزانن ڕێگەیەکی خێرایە ڕۆژانە چەندین ڕووداوی ناخۆش و دڵتەزێن ڕۆدا بۆ هۆی خراپی ڕێگاتەوە و بە سپاسەوە بۆ حکوومەتی هەرێم ئەم سەرۆکاتی ئەنجومەن وەزیران هەم جەنابی کاخوا تەڵەبانی زۆر جا پێمان گەیاندون بەڵام خۆتان نەزانن بەپێی بوونی بودجەی بەردەستیان ئەوەندەیە باشە کاک جەلال ینی هەڵەنە ئەخیر جار مانگی 11 پار بوو تاخیر گوشمەی بۆ تەرخان کراوە و ئەو کات کاکدانا سەردانی کرد و ینی پارەکە تەرخان کرا لە دوای ئەوەوە کۆمپانیەکان پارەیان وەرنەگرتووە پێم خۆشە بە سەریحی بزانم وەڵامی چی دراونەتەوە بێهیوا کراون لەوەی هیچی بۆ تەرخان بکرێت یان هیوایەکەیە کە بەم زوانە دەست پێ نەخێر بێهیوا نەبووین دوو جار پارەی بۆ تەرخان کراوەی بزانم لە 2020 و 2021ش بودجێ بۆ تەرخان کرا بەڵام وەکوتم ئەو بودجەیەکی ئەوەندە زەبەلاح نییە بتوانێت پرۆژەکە جێبەجێکە بۆ منە ئەو بودجەیە بەبڕی 137 میلیار دینارە بەپی ئەوەی کە تا ئێستا سەرف کراوە 62 میلیاری بۆ سەرف کراوە وە لە 156 جێبەجێکراوە نیوەی بودجەکە تەرخان کراوە تقریبا نیوەی ڕێگەکە تاوا بووە ڕێکفێکی ڕۆژ ئەوەی کە بەختی ئێمەیە بەڵێندەر سەرمایەکی وای نییە بۆەوەی کە بیستمانە لە شوێنەکانی تر لەسەر بودجێی خۆی پرۆژەکە باتە قۆناغێکی ترەوە ئەگەر تەواویش نەبێ هیچ نەبێ بۆ نمونە ئێستا باسی 156 نەمان کرد ئەگە 180 واتە 150 بۆنە 130 لە خۆی سەرف هەرچەند بەڵێندەر ئەڵێ من زیاتر مثل لە لای حکوومەتە واشە
ئێمە بیومێت نەبووین و لە ڕابردووە داوا کراوە و لە ئێستاش هەر داوامان کردو داواش دەکەین بە پێی ئەخیر بە کۆتا بە دوواداچوونی خۆتان چ وەڵامێکتان وەرگتوەوە بۆ خەڵک گرنگە ئەم بابەت لە نزیکترین کاتە من پەیوەندیم بە جەنابی وەزیری ئاوادان کردو و نیشتەجێکردن هەبوو وتی نووسرامان ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەن وەزیران کردووە ومێ دەکەین لە ئایندەیەکی نزیکە ئەو بجێی بۆ تەرخان بکەن و بۆیان سەر بکرێت دیسان جارێکی تر دەسەکەنەوە بەکارکردن خۆیمە تەنها ئەو ڕێگەی نیە کۆمەڵە ڕێگەی باشە ئەوەیان بابەتێکە لەسەر ڕێگە لەم بەرنامە قسەمان زۆر کرد بەڵام گەرمیان تەنها کێشە و خەمی ڕێگەی نییە بابەتێکی دیکە هەیە حەزەکەم هەر لای خۆتانەوە تیشکی بخرێتە سەر پرۆژە وەستاوەکانە جگە لە ڕێگاوبان پرۆژەی دیکەش هەیە کە پرۆژەی استراتیژی بێ گرنگ بێ بۆ هەلی کار بۆ گەنجەکانمان بۆ بژانەوەی ناوچەکە چون ئەم ناوچە هەرچی مقاومات و تایبەتمەندی گەشەکردنەیەتیایەت نەوتە تایەتی ئاوە تایەتی سنووری نێودەوڵەتیە تایەتی توانای مرۆیە تایەتی پانتایی و تەختاییە تیا هەموو شتەکانی تایە ئاوی ڕووباری سیروانە تایەتی ئیتر شار بەچی گەشاک هەر بەمانێ هەستەکەن ینی چاوەڕوانەکانی خەڵک کە لە ئاستێکی زۆر نزمە خۆی بەرز بوو بەڵام ئێستا زۆر نزم بۆتەوە حەقی خۆیانە و پرۆژەکانی دیکەش قسەیەکی لەسەر خۆی ئەمە پێش قەیرانی دارایی واتە پێش 2014 ژمارەیە پرۆژەی باش خرایە گەڕ و چۆ بواری جێبەجێکردنەوە حکوومەتی هەرێمش بودجێکی باشی بۆ گەرمیان تەرخان کرد وەک ئاماژەم بۆ کرد ژمارەیەکی زۆری پرۆژە چۆ بواری جێبەجێکردنەوە بەڵام لەگەڵ هاتنی قەیرانەکە ئەو پرۆژانە هەمووی ڕاگیرا لە کۆی کوردستان لە دوای ئەوە ژمارەی پرۆژە چۆ بواری جێبەجێکردنەوە تەواوکرا دەنگوباسی ئەوەش گەرمە ئەمڕۆکەم بەرنامە تۆمارەکەین دەنگوباسی ئەوەش گەرمە کە دەسەڵاتی زۆر زیاتر شۆڕ بکرێتەوە بۆ پارێزگا و بۆ ئیدارە و بۆ قەزاکان بگومانەوە هەموو لە خازانجی خەڵکە ومێ دەکەین بە زووتری کار و دەسڵاتە شۆڕ بێتەوە و بێوە لەسەرەوە بڵێن ئێستا 71 پرۆژە ماوە لە گەرمیان کە تەواو نەکراوە 71 پرۆژە کە کوژمەی نزیکەی 350 ملیاری ئەوێ بۆی بە تەواوەتی ئەو پرۆژانە تەواو بکرێت پێش باڵێن لە کۆتایی 2020 وەفدێکی وزارەتی پلاندانان سەردانی ئیداری گەرمیانی کرد و ئێمە هەموو پرۆژانەی کە ئەویش بە پێی ئەو لەوێت و بە پێی ڕزبندی کە لامان گرنگە داوامەنە تێ بە پێی حەجم و بە پێی ئەوەی کە ئەتوانن بجێ بۆ تەرخانکەن ئەو پرۆژانەمان بۆ بخەنە بواری جێبەجێکردنەوە ئومێ دەکەین وزارەتی پلاندانان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بجەیەکمان بە تەرخانکە بۆ بتوانین ئەو پرۆژانە کە وەکو ڕزبندیمان کردووە و ئەو لێتمان پێدا بە زووتریکات ئەو چێتە بواری جێبەجێکردنەوە هیوادارین چکەوە بۆ گەرمیان و گەرمیانیەکانە کە هەمیشە لە پێشەنگی قوربانیەکان بوون ناکرێت لەم کاتەیە لایەن لێ نەکرێتەوە کاک جەلال بابەتێکی دیکە هەیە بابەتی بەنداوە ئێستا کە ئێمە ئاوی سیروانە بینین بە و نازانم چ دەستەواژەیەک بەکاربێنم بۆ وەسفکردنی یعنی ئینسان گریانی دێکاوی سیروانە بینە دوو بەنداو هەبوون لەم سنوورا گەر هەڵە نەبم یەک لە باوەنورەوی دیکە بەردەسوور ئەوی باوەنور هەنگاوێکی زۆر کەمیناوی بەردەسوور و بزەمەری چ نەچۆتە پێشەوە لەلایەن وەزارەتی شتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە بێگەتخانەوەوانەوە چ وەڵامێک دراونەتەوە بۆ ئەم پرۆژە ئێجگار گرنگانە ئەوەی مەزانەوە من لە نزیکشەوە لەگەڵ بێگەرخان دانیشتووم بۆ ئاگدارم وەزارەتی کشتتوکاڵ هەوری ئەوەدا بەنداوەکان بخاتە بواری جێبەجێکردنەوە بەڵام خۆتانزانین بەنداو بجێی زۆری پێویستەواتە بجەکەی خەبارەیەکی گەورەیە بچووک نییە بڕیار وایە کار لەسەرەوە بکرێت بە تەواوکردنی ئەو بەنداوانەی کە چوو بواری جێبەجێکردنەوە ڕاگیرا دیسان ئێمە بەنداوی باوەنورمانە بوو یەکێک لە بەنداوە گەورەکانە بەڵام بەهۆی قەیرانی داراییوە ڕاگیراوە تا ئێستا ئیشی تیان ناکرێت بەنداوی بەردەسوورمان هەیە هەموو شتەکانی تەواو بووە لێ دیزاین و تەسمیمەوانە تەنهاوە ما بوو کە ئەعلان بکرێت بەوەی بچێتە بواری جێبەجێکردنەوە لەگەڵ هاتنی قەیرانی دارایی ئەویش هەر نەچوو بواری جێبەجێکردنەوە واتە هەر بەردی بناغشی بۆ دانەندرا بۆی خۆتان نەزانن و لە سەروی خۆمانەوە یانەی بڵێن لە کۆماری ئیسلامی لایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە چەندین بەنداوی گەورەی دروست کردەوە ئەو ئاوانەی هەمووی گلداوەتەوە تەنانەت ئێمە بەنداوێکی تر هەیە سوودی لێوەرەگرین بەنداوی ئەوەی باوەنور سەروی دەربەندی خانشنەک ئەوەی باوەنور کە پێڵێن بەنداوی دێوانە ئەگەر بەنداوی دێوانە وابزانم ساڵە سەروی نەوەتیشی جێبەجێ بوو ئەگەر بەنداوی باوەنور ئەم ساڵ تەواو بووایە ببوورە بەنداوی دێوانە ئێمە سوودمان لە دێوانە وەرەگرت لەبەرەوە تەسریفی ئەو ئاوەی دێوانە جارێکی تر ئەگەڕایەوە بۆ
کەلار و خواری و کەلار بۆ گەرمیان بەڵێ ئەویش هێشتا تەواو نەبووە. ئەو دوو بەنداوی تر ئەگەر بخرێتە بواری جێبەجێکردنەوە بێگومان سوودێکی زۆر باشی ئەبێ و ئەتوانم بڵێم ڕووباری سیروان بێئاوی نبینێ بەخۆیەوە بەڵێ لەبەر ئەوەی چەندین بەنداو وردە ئاوەکە تەصریفا بێ و دێتە ناو گەرمیانەوە. باشە کاک شێخ جەلال من کاتم زۆر کەم ماوە چەند بروسکە پرسیارێکم هەیە بەڵام گرنگە بیگەێنم بە جەنابتان و وەڵامی کورت و پوختم بیتەوە زۆر سوپاس دەکەم. بەنسبەت ئاوی سیروانەوە بەنسبەت ڕووباری سیروانەوە هیچ پلانێکی خێرا هەیە بۆەوەی فریایی بکەون چونکە من پار ساڵیش بیرمە لەگەڵ جەنابی قایمقامە من هەر لە بەرنمەیەکی خۆمە باسم کرد کە ئەو کۆمەڵێک ئیشی ئەهلی هی خەڵک لەسەر سیروانە کرێمە غەسلە و نازام کارگەی چەودمە و بلۆکە و چییە ئەمانە زۆر زیانی گەوریان ئێوە ئەو کات بە منیان وتیان مۆڵەتی تازەکردنەوە ڕاگیراوە مۆڵەتی نوێ نادرێت ئەمە وایە؟ لە دوو هەفتەی ڕابردوو کۆبنەیەکی باشمان ئەنجامدا لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان و بە بەشداری پێکردنی گەنجان یاخود کەسە چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی کە بەڕاستی داپۆکیان لە ژینگە و لە سەر ڕووباری سیروانەوە بە بەشداربوونی خاوەنی کارگەکان نوێنەری خاوەن کارگەکان بڕیارێکمان داوە بڕیارێکی دەستە جەبعی هەموو لایەکە و قورسایەکە تەڕان لەسەر ئیدارەیە دەبێت ئیدارە جێبەجێ بکە ئەویش ئەوەیە تا سیوێکی 2021 کارگەکانی غەسالە دەتوانن کار بکەن پێویستە لەوە بەروارە بەدواوە بیکەن بە کەسارە واتە بەدهاڕین ئەمە دوو لایەنە ئیجابیتیە یەکەم ئەو ڕووباری سیروانە هەڵناکردێت برێ بە چاڵی گەورە و ئاوەکەیشی ونەبیانی ئەو گۆماوە تەبەن ئاوەکەی وای لێ دێت ناتوانە بگاتە خواروی شارەکانی تر ئەوە لە لایەوە لایەکی تر ئەو کەسارەیە ئەو جلمودەی کە هەیە بەردەکان ئەی هاڕێ و دەیکاتە مەوادی چەولب و بابرێن بحس دیسان جارێکی تر بەکار دێتەوە و هەم ناوچەکەش پاکەکرێتەوە. کاک شێخ بابەتێکی دیکەیە من جارێبێت بڵێم دێم بۆ کەلار جەنابیشتان ماوەی ڕابردوو لەوێ بوون گلەیەکە لە ئێوە زیاترەکرێت دۆخی کفریتان بینیوە کفری خۆی خۆتەزانی شارێکە لە مێژووە ناوی هەیە بەڵام ئێستا شارێکی پەراوێز خراوە بە تەواوەتی پەراوێز خراوە خۆشتان ئاگادارن بە بەردەوامی کۆچ لەوێ واکرێ کۆچی تواناکان و کۆچی خەڵکیش بەگشتی کە تۆزی ئیمکانێت هەیە بە دوای ژیانێکی باشتراگەڕێ هەمووی بەرەو کەلار دێت ئەگەر بەرە وڵاتریشنەوە چیتان کردووە وەکو ئیدارەی گەرمیان بۆ کفری بۆچی گلەیەکانیان هەر بەردەوام ئەبێ ئەوە بڵێم ڕاستە گلەیان هەیە بەڵام ئەو هۆکارانی کە باسی لێوەکرێ پەیوەندی بە مەوقعی جوغرافی شارەکەەوە هەیە ظرفێکی وا دروست بووە لە ڕاستیە کفری بەرە و ناوەڕاست و پارێزگەکانی خواروی عێراق لە ڕووی ئەمنیوە تەڕان خواری عێراق خواری کفریاڵێم ئەمنێتی تەواو نییە واتە جوڵەی بازرگانی وەکو پێویست نییە لەو ناوچانە ئەمە لەلایەک وە لەلایەکی تر کفری توانم ئەوە بڵێم هیچ کات غەدری لێ نەکراوە بەوەی بودجێ لێکەم بکرێتەوە لەبەرەوە من ئامارەکانم هەمووی وەرگرتووە لە ساڵانی ڕابردوو بۆ بە شارەکەەوە دیار هەمووی هاتووە لە ڕاستی ئەتوانم شتێک بڵێم کفری نەتوانراوە با بڵێن پرۆسەی جوانکاری وەکو پێویستیا بکرێت لە ڕابردووە پرۆسەی جوانکاری نەکراوە لە فراوانکردنی شەقامەکان لەوەی کاندێ باڵەخانە و بینایی جوان و بەرز لە دەواازەی شار دروست بکرێت ئەماندە هۆکارن یعنی نەبوونی سەلیقا وای کردووە کە خەڵکی ئەو شارە گلەی بکات ئێوە ناتوانن ئەو بەرهێنەرەکان بەشێکیان ئاراستە بکەن بەرەو ئەوەی کە لەوێ پرۆژیان هەبێت شارە چۆڵ نەبێت و خەڵکی دیکەی غەیرگومان ئێستا ئەوە دڵنیایی بەڕێستان و دانیشتوانی شاری بە تایبەتی یەکەم بودجە لە ساڵی 2020 کە بودجێ پەرەپێدانی پارێزگاکانە بڕیار وایە ئەگەر حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێم اتفاقەکان جێبەجێ بکەن بە باشی ئەو بودجەیە کە بۆمان تەرخان کردووە بودجەیەکی باشترمان بە تەرخان کردووە و لەو بودجەیە شتێکی باشمان بۆ دیاری کردوون کە بڵێن هێوادەی کە گۆڕانکاری لەوێ دروست بکەیت ئەو کاتە بێگومان مەسەلەی ڕێگاسازی زۆر گرنگە بۆیان جێبەجێکرێ و مەسەلەی لادەکانیشان خۆتانزانن گوند چەند ئاوادان بێ کاریگەری لەسەر شاری شەبێت شاری و زەختی سەر شارەکان کەمەکە بەڵێ ئەمە لەلا کارگەیەکی ئاسن ئێستا لە ئەوەیە کە موڵەتی کۆتایی وەربگرێ بە بڕی زیاتر لە 100 میلیۆن دلار
لە نزیک کفری واتە لە سنووری قەزای کفری لە گوندی وەلێر لەوێ جێبەجێەکری ئەمە هەلی کار دەڕەخسێنێ و لە هەمان کاتە دووسایەتکردنی کەرار کفری لە تەواوبوونی لە تەواوبوونایە زۆری تەواو بووە بێگومان لە تەواوبوونە سەروی نەوەتی تەواو بووە و هزار یەکەی نیشتە جێبوون ئەوش لە ئەوەیە کە مڵەتی کۆتایی وەربگرێ ئەمانە هەلی کار ئەڕەخسێنن و لەگەڵ ئەوەشتا کۆمەڵی پرۆژەی تر ئەمانوێ جێبەجێ بکەین کە بەسپاسەوە جێگەی خۆیەتی ئاماژە بۆ وزارتی ئاودارکردنەوە نیشتە جێکردن بکەین ئەو بودجەیە کە تەرخان کرا بۆ ڕێگەی دووسایەتکردنی کەلار کفری لەو بودجەیە کە لە سەروی بڕین کەشوەکەەوە هەر ئەو بودجەیە تەرخانەکرێتەوە بۆ شاری کفری بۆ منە دەواازەی شاری کفری هەر لەو بودجەیە چێتە بواری جێبەجێکردنەوە تاواکاریە یاخۆت تاواکردنی نێوان کفری کارێز ئەوە هەر لەو بودجەیە قیتاوە کرێت و ڕێگەی گوندەکان توکن عەزیز قادر هەر لەو بودجەیە ڕێگە سازیان بۆ جێبەجێ ئەکرێت ڕێگەی نێوان کفری دوانزە ئیمام قەرەبڵاق لەو بودجەیە ڕێگەیان بۆ جێبەجێواتە شەبەکەیەکی ڕێگەوبان لە سنووری کفری جێبەجێ ئەکرێت و ئەجندەیشمان ئەوەیە کە ئێمە هانی وەبەرهێنان بدەین و سەرمایهدارەکان بچن لەوێ پرۆژە بکەن و ئەم ڕێگەی نێوان کەلار کفری شوێنێکی زۆر باشی ئێستا بەردەڵانی دروست بووە کە بە حکمی ئەوەی کە ڕێگەوبانە بێت وا لەوە بەرهێنەرانەکات کە بێن لەوێ پرۆژەی پیشەسازی پیشەی پرۆژەی دیکەی بابرێن تجاری لەوێ جێبەجێ بکەن لەبەر وەختانزان نزیکە و زەویکی بەرداڵانیشمان لەوێ بێ و ئێمە ئامادەین تەرخانی بکەین بۆ هەر کەسێک کە داوای باشە کاک جەلال پرسیارێکی دیکەم بیرکەوتەوە کە من چەندین جار بەنامە و بە تەلەفۆنیش ئاگدار کراومەتەوە حکمیەوەی جەنابتان کەسی یەکەمی ئەم سنوورن ئەمە گرنگە بوو بەڕووی جەنابتانی بکەمەوە ئەوترێ پرۆژەکانی وەبەرهێنان هەنێ جار زەوی ئەرزە پارچە زەوی زۆر تەرخانەکرێ بۆ کەسانێک کە شایستنی واتە پارەیان پێ نییە پرۆژەکە تەواو بکەن و قسە لەسەر ئەوە شەکەن کە گوایە ینی شوێنە جوان و استراتیژی و ڕێکوپێک و گرانباهەکانی کەلار دابش ئەکرێن نابێ بە پرۆژەی بۆ پرۆژەی گشتی لە خزمەتی گشتینی ئەمە تا چەندە وایە خۆی لە ڕاستیە بە تێبینیمان لەسەر یاسای وەبەرهێنانێ باش یاسای وەبەرهێنان یاسایەکە دەستەیەکی سربەخۆی هەیە ئەو چاودێری و پرۆژەکان لە خاتە بۆڕە جێبەجێکردنەوە و بە تایبەتی لەم کابنەیە بە سوپاسەوە جێگەی خۆیەتی دەستخۆشی لە دەستەی وەبەرهێنانەکەین کە کۆنتاکتێکی باشی لەگەڵێکە ئیدارەکانەیە چووکم هەر کێشە و گرفتی هاوڵاتیان لە ڕووی وەبەرهێنانەوە یاخود لە ڕووی یەکەی نیشتە جێبوونەوە ڕوبەڕووی ئیدارەتی ناوچەکە ئەکرێتەوە ناکرێ ئیداری ناوچەکان بڵێ ئەمە پەیوەندی بە ئێمەوە نیە ئێمە لە ڕابردووان نووسراومانەیە ئاراستەی یەکە ئیدارەکان کراوە ئەڵێ یەکە ئیدارەکان بۆیان نییە تەداخولی کاروباری وەبەرهێنان بکەن ئەی هاوڵاتێک کێشەی ئەبێت ڕوو لە کێ بکات بۆیە کێ بێ بە محامی پارێزەی بێگومان بۆیە ئەمە بۆ بزانمەوە سەرقاڵی ئەوان ئەم یاسایە هەموار بکرێتەوە ئەوە ڕێکە خرێتەوە کە بڵین زەوی و چەندین دۆنم زەوی نەدرێ بە کەسانی ناشایستە ئەوە بابەتێکە و دوای دەستا و دەستی پێ بکرێت چەند دەست بفرۆشرێتەوە خۆی هەندێک جار وەگوتم یاساکە بابەتە ینی بۆ ئەوەی جاری وایە بەناوی یاسایی و بەناوی حەقی تەنازولەوە وە بەرهێنەرێک تەنازولەکە بەوە بەرهێدەری دووەم بۆ بەنەی دووەم لە نێوانی یەکەم و دووەمە فرۆشتن و کڕینی پێوە کراوە ئەمە کاریگەرێکا دەسەر هاوڵاتیان ڕەنگە ئەوەی کە حکومەت زەوی داوێت پێ مەحەلی اعتبار بێت یان با بڵێن توانای ئەوەی هەبێت توانای ئەوە بۆ ڕابردووە ئیشی جێبەجێ کردووە ئەوەی کە ئەم تەنازلی بۆکە لەژێر ناونیشانی یاسا ڕێگەی پێداوە ناتوانێت وەک پێویست کارەکانی جێبەجێ بکە ئەمانە گرفت دروستەکە بۆ مڵکی گشتیە بێ بە قوربانی و خەڵکیش باشەکەیە ئێمە لە ئیدارەی گەرمیان وامە بڕیارداوە زیاتر منافەسە دروست ببێت بۆ پێدانی زەوی هەر زەویەکی نایاب و هەر زەویەکی بازرگانی و هەر زەویەک بۆ یەکەی نیشتە جێبوونیش دروست دیاری بکرێ پێویستە ئەوانە بێن بە شێوەی منافەسە وەری بگرن لەمەلا و ڕاستە ئێمە چەند پرۆژەیەک چۆتە بوارە جێبەجێکردنەوە بەڵام کەم بوون هەندێکیان لەسەر ئەرکی خۆیان پرۆژیان جێبەجێ کردووە لەوانە مەسەر بۆ ڕێگەوبان و پرۆژەی دیکان لە ناو شارە جێبەجێ کردو بەبێ بەرامبەر بەڵام ئەو زەویانە زۆر زۆر لەوە گرنگترن و زۆر زۆر لەوە بەهاکانیان زیاترە کە بێ بە چەند میلیۆن دینارێک کەمتر لە میلیۆنە دلار بێ پرۆژەیەک بۆ شار جێبەجێکەی ئێمە لەمەولا هەنگاوی تر ئەنێن
و بە شێوەیەکی ئاشکرا ئەو زەوانەی کە هەمانە بە شێوەی پێشبڕکێ وە کێ بودجێ زیاتر بۆ شار تەرخانەکە ئێمە دێن بۆ زیاترمەوە هەل لە بۆ ئەو کارە بکە من زۆر سوپاسانەکەم کارجەلال سوپاس بۆم دەرفەتە و ئیتر لێرەوەی پێم خۆشە و بەڵێنە بدەی بە هاوڵاتیانی شارەکە کە شتەکان لە ڕابردوو باشتر ئەبن و ئەوەشی لەسەرتانە کە جێبەجێ بکەن بەرامبەر بە هاوڵاتیان و ئەوەشی پێویستە کە دەنگیان بگەێنن بە کەسانی سەروی خۆتان درێخیتیانەکەن چونکە ئێمە لە بەرنامەکە هیوادارم کە چەند هەفتەیەکی دیکاتینەوە خزمەتان بەشێک لەم کێشانە چارەسەر بوو بێت. زۆر سپاس بۆ جەنابتان بێگومان ئێمە چی بکەن واجبمانە و بەرکی خۆشمانی ئەزانیت هیچ فەزلێک نییە لەسەر هاوڵاتیان هەرچی داکۆکی بکەیت ئەوە وتان ئێمە ئەرکی خۆمان جێبەجێ کردووە هیوادارین لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەشتانەوە حکوومەت بە زووی بێت بجەیەکی باش تەرخان بکە بۆ بەگەڕخستنەوەی پرۆژەکان و هیوادارم حکوومەت لە ڕێگەی بەڕێستانەوە بە زووترین کات بێتە سەرخەت بە مەیدانی سەردانی گەرمیان بکات داواکاریەکانی ئێمە. زۆر سوپاسی جەنابی کاک جەلال شێخ نووری سەرپەرشتیاری ئیداری گەرمیانەکەم سوپاس بۆم دەرفەتە ماندوو نەبن. زۆر سوپاس بۆ بەڕێستانەوە و بەیانەی لە کامێرە هەربژین دەستان خۆش. سعات 4 عسرە ئێمە هێشتا لە گەرمیانین بە دیاریکراوی لە نێوان دوو پرۆژەی تەواو نەکراوین یەکێکیان نیشتەجێبوونە ئەوی دیکەیان نەخۆشخانەیەکی تەواو نەکراوە بۆ بە دوواداچوون بۆ پرسیاری گەرمیانیەکان لە ناو بەرنامەی داواکار ئێمە ڕووی دەممان ئەەکەینە جەنابی دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرێنان بۆەوەی تەنها بەرپرسیارەتەکان ڕوبەڕووی بەرپرسی شارەکە نەکرێتەوە بەڵکو حکوومەتیش وەڵامی هەبێ بۆم بابەتە پرسیارەکەی من بە دیاریکراویەوەیە جەنابی دکتۆر ئێوە بۆ سەرپێخستنی پرۆژەکانی وەبەرهێنان لە سنووری گەرمیان بەگشتی وەکو دەستەی وەبەرهێنان چه هەنگاوێکتان ناوە و چ پلانێکتان هەیە بۆ داهات. بەخێر بن سەرەتا ئێمە مدیرەتی با بڵێن بەڕێوبەرایەتی وەبەرهێنانی گەرمیانمان لە سنووری گەرمیان هەیە ئەو بەڕێوبەرایەتیە دەمێکە دروست بووە بەڵام هێشتا ستافەکانی تەواو نەبووینە بۆ نمونە ئێمە لە ڕووی هەندەسیەوە لە ڕووی قانونیەوە کێشەی گەورەمان لە منطقەی گەرمیان هەیە ئەو ستافانەی کە ئێمە بتوانن سەرپەرشتیان و پرۆژەکان بکەن ئەوە یەک دوو چەندین پرۆژە هەبووە پێشتر لە کابینەکانی ڕابردوو کێشەیان هەبووە مەشاکلیان هەبووە ئێمە هەوڵماندا چارەسەریکەن بەشێک لە کێشەکان تا ئێستا ماون چارەسەر نەکراون پرۆژەکان دەستا و دەستی کردووە و کێشەی لی دروست بووە هەوڵ دەدەن ئینشاڵڵا لەگەڵ وەبەرهێنانی گەرمیان لەگەڵ ئیدارەی گەرمیان بە هاوکاری وەزارەتی معنی هەرچی کێشە هەیە لە پرۆسەی جێبەجێکردنی پرۆژەکانی وەبەرهێنان ئینشاڵڵا ئێمە لە ماوەی داهاتوودا هەوڵ دەدەین چارەسەردان بەشێکیشان چارەسەر بووینە بەڵام هێشتا ماون هەموو پرۆژەکان گرفتەکانیان چارەسەر بێ پرۆژەمان هەیە لە گەرمیان لە دادگایە هەوڵماندا چارەسەری کەین دادگا ئێمەیان ئاگادار کردووە تاکو لە دادگا پرۆسەکە بەردەوام بێ ئەوە ناتوانین وەکو ئیدارە دەستکاری بکەن بۆیە هەندێک هەڵوەستەمان کردو ئەگەرنە هەوڵ دەدەین ئینشاڵڵا مدەیەکی نزیکدا کێشەی هەمی هاوڵاتیان هەمی پرۆژەکان چارەسەرکەین چونکە لە کۆتاییدا دەبی لە وەختی خۆی پرۆژە تەواو بکرێ ئەوەی تەواو نەکرا ئێمە سزای وەبەرهێنەر دەدەین و ئیجراعاتیش دەکەین تاکو بتوانرێ بە زووترین کات پرۆژەکان تەواو ببێ لە پێنجی ئەم ساڵش مەجموعە ڕێنمایەک لە حکوومەتی هەرێمی کوردستان دەرچوونە بە ئیمزای جەنابی سەرۆک وەزیران بۆ ڕێخستنی کارتی وەبەرهێنان ئەمانە مەجموعەیەک غراماتی تێدا بۆ ئەو کەسانەی کە نەیانتوانیە پرۆژەکانیان لە وەختی خۆیان جێبەجێ بکەن ئەگەر نەیانتوانی جێبەجێ بکەن ئێمە مۆڵەتەکانیان هەڵدەوەشینەوە ئەو زەویانەی کە وەریان گرتووە لیان وەردەگرینەوە جارێکی تر دەیدەینە وەبەرهێنەری تر تا بتوانن پرۆژەی سەرکەوتوتر و باشتر دروست بکەن. پرسیارێکی ئێجگار گرنگی دیکە لە بەرنامەی داواکار بە نوێنەرایەتی گەرمیانیەکان و داواکاریەکانیان ئاراستەی جەنابی کاگدانە عەبدولکەریم وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنەکەین ئێمە لە لای یەکێکین لەو پردە گرنگ و استراتیژیانەی کە لە کەلارەوە بێ لە دەواازەی باوەنورە بە وتەی بەرپرسانی سنووری ئیدارەی گەرمیان ئاماژەیان بەوە کرد کە لە 156 پرۆژەکە تەواو بووە و ئێستا بە شێوەیەکی وەکو ئێمەش بینیمان و تێبینیمان کرد لە ڕێگە زیاتر لە خاو کاری تیاکرێت و دەچێتە پێشەوە پرسیارەکەی ئێمە ئەوەیە ئێوە لە حکوومەتی هەرێمی کوردستان چ پلانێکتان هەیە بۆ دەستپێکردنەوەی کارەکانی ئەم پرۆژە جوتسایدەی نێوان
کەلار و سلێمانی بە هیوای وەڵام. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سەبارەت بە داواکاری خەڵکی گەرمیان بۆ تەواوکردنی پرۆژەی دووسایدی نێوان ڕێگای دەربەندی خانکەلار کە یەکێکە لە پرۆژە استراتیجەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە و لە هەر لە پلانی وەزارەتیشدا سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێم بە یەکێک لە پرۆژە گرنگەکان دانراوە کە کابینەکە دەست بەکار بوو پرۆژەکە تقریبان لە 1970 چوو بۆ بواری جێبەجێکردنەوە و بڕێکی کەمپارەی بۆ خەرجکرا بوو. بە خۆشحاڵیەوە لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێم و وەکو وەزارەتی ئاوادانکردنەوە توانیمان بڕێکی باشپاری بۆ تەرخان کرێت تاکو ئێستاکە پارەی تەرخانکراو کە بەڵێندەری پرۆژەکە وەریگرتووە نزیکی 62 میلیارد دینار پێشینەی بۆ کراوە و نیسبەی ئینجاز ڕێژەی جێبەجێکردن لە 1970ەوە گەیشتۆتە لە 1956 کە ئەمە بەرەوپێشچوونێکی زۆر باشە لە ئەنجامی کارکردن لە پرۆژەکەدا. بەداخەوە ئێستا بۆی قەرانی دارێت توزێ کارکردن لە پرۆژەکە خاومەتەوە بەڵام من مژدەیەکی خۆشم پێوە هەم بۆ ئێوە هەم بۆ خەڵکی گەرمیانیش کە هەر ئەمڕۆ ڕەزامەندی 10 میلیارد دینار بۆ تەواوکردنی بەشەکانی تری پرۆژەکە ڕەزامەندی لەسەر دراوە هەرچەندە پێویستی بە زیاتر لەو بڕا هەیە. لە دوای ئەوەش لەگەڵ ئەنجومەنی وەزیران قسەمان کردووە لەوانەیە هەر ئەمڕۆ یاسپێنێ نووسراویشتر ئاڕاستی ئەنجومەنی وەزیرانکەین بۆ تەرخانکردنی 6 ملیاردی تر بۆ تەواوکردنی پرۆژەکە واتە لە ماوەیەکی نزیکە بێجگە لەم 10 میلیارە 6 میلیاردی تریش تەرخانەکەین بۆ تەواوکردنی پرۆژەکە کە هیوادارین تاوەکو ناوەڕاستی ساڵی داهاتوو ڕێگای دووسایدی نێوان دەربەندی خانکەلار تەواو بکرێت.